سلااوتان لێبێت لە بەرنمەیەکی تری ئەکس لەگەڵتان دەبم. هەڵبژاردن بە کۆتا هات، ئەنجامی کۆتایی لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاگەیەندرا، بەڵام هەندێک لایەنی سیاسی دەڵێن لەم هەڵبژاردنە تەزویر کراوە. هەمان لایەنی سیاسی بەر لە هەڵبژاردن دەیگوت ئەم جارە تەزویر و ساختەکاری ناکرێت، بەڵام ئێستا کە ئەنجامەکان بەم شێوێن دەڵێت تەزویر کراوە. ئایا ڕاستە تەزویر کراوە یاخودنا؟ لەسەرم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری دەکەم. کاک عەبدولستار بەخێر بێیت. سەلامت یاخۆ سپاس دەکەم. کۆمەڵی دادگەری بڕیاری داوە کە نەچێتە پەرلەمان. بەڵێ. پاش گەزەبنەوە یان لە هەر لەسەر بڕیاری خۆتان سوورن. بەڵێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشحاڵم بە دیداری بەڕێزتان. بەخێر بێیت. سەلام و ڕێزشمێ بۆ بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم بە دیداری هەموو لایەک. سپاس. ئێمە ئەو بڕیارێکە دامانە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریە. دوای ئەوەی لە ئەنجومەنی سەرکردایەتی ئێمە زۆر بە وردی و ئەندامانی سەرکردایەتی ڕای خۆیان باس کردووە، باسی ئەو ساختەکاری و نەخشە و پیلانەی کراکە بە تایبەتی کە کۆمەڵی تێدا بە ئەمان ژیراوە. ئێمە بە زۆرینە گەیشتنە ئەو برارێکە ئێمە بەشداری ئەم پەرلەمان ناکەین کە بە ساختەکاری دروست دەبێ و پێشتر دیزایانی بۆ کراوە و بەم شێوی ئێستا کە زۆرین دابش کراوە. جادینە سەر و بابەتەش ئەمەلی پاشگەزبوونەوە هەیە یان نە؟ خۆی بڕیاری سەرکردایەتی ئەگەر بە باسی ینی پرۆسەی بڕیار بکەین لە کۆمەڵ و پاشگەزبوونەوە یا شکانی بڕیار، ئێمە بڕیارەکانی ئێمە وەکو پرەنسیب بە زۆرینە لە کۆمەڵی دادگەری هەمووی تۆ بڕیار دراوە، بەڵام ئێستا گۆتان نەکردو دوایەوە نەخێر. ئێمە تازە دوو ڕۆژەخۆ ئێمە بەڕاستی تەنها سەرکردایەتی توانی بڕیاری خۆی هەڵوەشێنێتەوە. تەنها سەرکردایەتی هیچ نیازێک هەیە؟ نەخێر. ئەی بۆ بە فەرمی داوا ناکەن بکشێنەوە، ینی کتابێک بە ڕسمی بڵێن بەس پرس کۆنفرانس نەبێت وەکو لایەنی یاسایی بۆ زانیاری کە تو ناسی بۆ پەرلەمان هەر ئۆتۆماتیکی ئەمە خۆی لە خۆیدا تو بەشداری پەرلەمان ناکەی کۆتایی پێدێ. باش زین چۆنە بە کتابی ڕسمیش ئاڕاستی کۆمیسیۆنیش بکەی، ئاڕاستی دوای سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر پێک بێ بکەی، ئەو ڕێکارانەی کە هەیە لە ڕووی پێڕویەوە لە یاسای هەڵبژاردن ینی پەرلەمانی کوردستان دەگرێتە بەر. باشە کاک عەبدولستار، ئەو خەڵکە دەنجی بە کۆمەڵی دادگەری داوە، بەڵام دنجیەوان دابەشێ بەسەر حیزبەکانی دیکە، بیرتان لەوە کردوتەوە؟ ئایا دەنگدەری ئێوە لێتان قبوڵەکات؟ ئەوە ڕاستە کە ئەو خەڵکە دەنجی بێمە داوە. ئێستا کە کۆمەڵ ئەم سێ کورسێکە هەیە، کۆمەڵ بەشداری پەرلەمان دەکە ئەم سێ کورسە لە کۆتاییدا بە هەندێک ڕێکار کە زۆریشی پێدەچێ کە ئایا ئەم پەرلەمانە دادەنیشێ کۆ دەبێتەوە بۆ ئەم ڕێکارانە بگرێتە بەر، کەمە گومانمان وایە بزەحمەتە بەپی ئەم وەزعی ئەم باردۆخی کە ئێمە ئێستا هەرن تێدای. بەڵام ڕاستە ئەم کورسیانە بۆ خەڵکەشکە دەچێ. دەنگدەرەکانتان ڕازی دەبن؟ ئێمە وەڵامان بۆ دەنگدەرەکانمان چییە؟ دەنگدەرەکان بۆ نمونە من کەسێکم دەنگم بە بەڕێز عەبدولستار مەجید داوە، دەنگم بە فلانە کەس نەداوە. بۆ نمونە من هاوڵاتیەکی کۆمەڵم، دەنگم بە تۆ داوە، دەنگم بە فلانە کەس نەداوە، چ وەڵامی ئەو دەدەیەوە؟ ئەمە وەڵامەکەمان بەو شێوەیە. دڵنیاشم خەڵک پەیوەندی بە بەڕێستانەوە کردووە، هەر بێتەکان پێتەڵم ئێمە دەنگمان بە بەڕێستان داوە. بەڵێ وایە. ئێمە وەڵامانە ئەوانەی کە دەنجیان بە ئێمە داوە دەڵێن دەنگەکانمان بۆ خەڵکە دەڕوە، ئەو وەڵامی ئێمەیە. یەکەم ئێمە ئەدیچی وەڵامی ئەو خەڵکە بدەینەوە کە دەنجی بە ئێمە داوە دەنگەکانیان دیار نییە، کەوانش داوای دەنجی خۆیان دەکەن. باشە. دوو ئەدیچی وەڵامی ئەوانە بدەینەوە کە دەنجیان بە ئێمە داوە دەنگەکانی بۆ خەڵکە ڕۆیوە. باشە سەردێنی سەر بابەتە. سێ ئەدی ئێمە ینی لە 1992 کە ئەمە خولی شەشەمی پەرلەمانە بێزگە لە هەڵبژاردنەکانی عێراق، بێزگە لە ئەنجومەنی پارێزگاکان لە 92 تا ئێستا هیچ هەڵبژاردنێک بێتە زووی ساختەکاری نەبووە. ئێمە ئاوا تەمەشاکەین ئەم ساختەکاری بە بەرنامە و بە نەخشەوە ئاڕای نەگرین، ینی ئەم لێ بەر ئەم باردۆخی وا بڕوە. کاک عەبدولستار، هەر ئێوە خۆتان گوتان ئەم هەڵبژاردنە پاک و بێگەر دەبێ، ئەم هەڵبژاردنە تەزویری تێدا ناکرێ، ئەم هەڵبژاردنە کۆمیسیۆنی عێراق بەڕێوەیە، با
سۆتەکان هەمووی ماون دەنگەکان هەمووی ماون بەڵێ ئەی خێر ئێستاڵن تەزویر کراوە باشە ئێمە زانێ پێم خۆش نییە پێی عاجز بم بەس ئەزانێمەوە کوچی وایە بەڵێ قوتابێک لە قوتابخانە ساقیت ببێ بێتەوە ماڵەوە لی ببرسن تۆ بۆچی ساقیت بی بڵێ خەتای مامۆستایە بەڵێ مامۆستاکە غەدری لێ کردەوە ئازا هەڕێک ئەو دێتە پێش چاومان زە ئەو نمونە بەڵێن بەم شوێنە دا بە تەماشاکە باش ئێمە گوتومانە ئومێد دەکەین کە ئەم هەڵبژاردن ئومێدمان وایە ناتەماشاکە باش کورسان 24 سۆتمان لایە بەڕێز باش ئێمە مامۆساعلی باپیر دەڵێ لەم هەڵبژاردنە پاک و بێگەر دەبێت تەزویر ناکرێ ئەوە ناکرێ نەزانم مردوو دەنگ نادا دەنگەکان ئێمە بەقەتی کەس ناتوانانی وا بڵێ ئێمە گوتومانە ئومێدمانەیە کە ئەم هەڵبژاردنە بەم میکانیزمە بەم شێوەیە مەجای ساختەکاری تێدا نییە تەرفەتی ساختەکاری نییە و دەبێ بەڕاستی و خەڵک هەم دەبرن کاکە خەڵگن وەرن دەنگ بدەن ئەی چۆن متمانە بە خەڵک ببەخشی چۆن قەنعات بە خەڵکی کە خەڵک بێ دەنگدا تەبەن ئەمە یەک دوو فعلەن ئێمە گومانمان وا بووە ئەم جارە لەبەرەوەی ئەم جیهازانە هەم بە ئەلکترۆنی ئەژمار دەکرێتەوە هەم بە دەستیش ئەژمار دەکرێتەوە بەراوردی دەکرێت خۆ لەمەدا عیبی نەبووە ئەی لە چی عیبی هەبووە ئەمە پێشوەختە بەرنامە بۆ دانراوە چه بەرنامەی داناوە بە پێی زانیاریەکانی ئێمە و بە بەڵگا وڵاتانی دەوروبەر بۆ نمونە دەخڵاتەمی دەوروبەر ئێرانە و تورکیا و عێراق باش با من نمونەیەک بینەوە با من باسی پارتی دیموکراتی کوردستان باشە پارتی دیموکراتی کوردستان ئەو داوای دەکرد بۆ نمونە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی هیارێمی کوردستان بیکە هەر کۆمیسیۆن هەڵوەشایە چۆن بیکە باشە ئەوە داوای دەکرد باشە نەمابوو ڕێیان پێنەدا حەزبەکان ڕێیان پێنەدا گوتیان نا با هی عراق بێ بەڵێ هی عراق کردی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە مەبەستم سەرۆکەکەیتی عراق خۆتە زانێمە هی عێراقە هی ئەرێمی کوردستان نییە ئەگە مەبەستیشت ئێرانە ئەوەندەی کۆمەڵی دادگەری پەیوەندی لەگەڵ بەغدا خۆشە پارتی پەیوەندی ئەوەندە خۆش نییە ئەوەندەی کۆمەڵی دادگەری پەیوەندی لەگەڵ ئەوەندەی پەیوەندی کۆمەڵی دادگەری لەگەڵ ئێران خۆشە پارتی پەیوەندی ئەوەندە خۆش نییە ئەگەر مەسەلە عێراقیش بی خۆتان زۆر بۆ نمونە سەردانی بەغداتان کرد سەردانی بەغداتان کرد زۆر ئاسای حزبی سیاسی سەردانی بەغدا ئێمە ڕۆڵمان هەبوو لە هاتنی موچە لە ناردنی موچە ئێستاش بیرم دێ شاندێکی کۆمەڵی دادگەری چوون شاندێکی یەکگرتو چوون شاندێکی جوڵانەوەینەوەی نوێ چوون ئەوە سەربارەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵیان لە گرتوگۆدا بوو کەواتەوە ئێوە ئەڵێن کاریگەریمان لە سەریان هەیە بۆ ئەوەی موچە بنێرن مەشاکەمە لەگەڵ عراق فعلەن ینی پێمان باش بووە و ئێستاش دێرونە پێمان باش بووە هەرێم باشترین پەیوەندی لەگەڵ حکوومەتیان ئەوان هەبێ یەکردو کاکە فەرمو ئێستا بە بەڵگەیەوە کە دەرکەوت ئێمە هەموو ڕۆژ لە ڕێ باسی حکوومەت باسی حزبەکەین حکوومەت و حزبەکانی دەسەڵاتیش هەموو ڕۆژ لە ڕێن بۆ عێراق بۆ داواکردنی موچە بۆ داواکردنی بوزە بۆ داواکردنی کەمترین شت ینی بۆ 200 میلیارد ڕەنگە 200 سەردانی بەغدا کرابێ یعنی ئێمە ژێشی لەو لایەنانەی کە پەرۆشی خەڵکی خۆمانە و بەڕاستی بەگرنگمان زانیوە کە بەسم لەگە کاریگەری حزبەکانە علاقاتمان هەیە بەس علاقاتێکی زۆر ئاساییە یعنی علاقاتی پارتی و یەکێتی بۆن کە هەردوو حزبی دەسەڵاتن علاقاتیان لە ئێمە کەمتر نییە لەگەڵ عێراق علاقاتیان لە ئێمە کەمتر باش نییە لەگەڵان بەڵکو باشتریشە ینی بەس دلیل ینی ئێمە ینی ئاسان ئەگەر واش بێ علاقەتێکی ئاساییمان هەیە ئەگەر ینی شتێکی کە بووایە ئێستا وەزی کۆمەڵی جوان نابوو ئەگەر شتێشکە بامە بەست لێت چێ بۆ نمونە شتێشکە چییە والله ئێمە وابەستەی و ئەگەر ئەمە وابەستەی و ئەوانە قبولکەین بڕوا کە زۆرشت بۆ دەکرێت کاگە کۆبانەم هەرێمی کوردستان ینی ئەت پێدوانی ئەم هەرێمی کوردستانە ینی هەژمونی ئێران و تورکیا و عێراقی ئێستاشی و وڵاتانی دەوری ژیانی تا ڕادەیەک بەسەرەوەیە ئێمە ئەم لەو ڕاستی دەگەین دەگەین بەس عێراق لەژێر هەژمونی چییە بەشی زۆری لەسەر هەژمونی لەژێر هەژمونی ئێرانە وانە خۆش دەزانێت پەیوەندی پارتی دیموکراتی کوردستان وەکو حزب لەگەڵمانە چۆنە و پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە چۆنە و حزبەکانی چۆنە ئێمەش دا لەگەڵمانە چۆنە وانە ئێمە کۆمەڵێک لێ دوانماندا و کۆمەڵی هەلوێستمان هەبووە بەخوا جاری وایە تورکیا گرێ لێ کردوین جاری وایە ئێران گرێ لێ کردوین وزاری عراق لێ کردوین بەخۆ ئەمە جوشمە نەداوەتەوەی کە ئەم کلێیانە ڕاستە حزبێکی سیاسین مراعاتی بارودۆخی سیاسی عراق و هەرێم و ناوچەکەش دەکەین و تێش دەگەین بەڵام ناتوانم هێندێک بەڕاستی بڕیار و هەنگای مەبدەئی هەیە ئەم لێ بێمە خوار باشە بۆ بایکۆتی هەڵبژاردنتان نەکرد باشە ئەگەر بمان دەرکەوت باە کە ئەم
نەخشە لە گۆڕێ بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەم شێوەی دەبێت دڵنیا بە بایکۆتمان دەکرد و بە خەڵکمان ڕادەگەیاند. ئێمە نەمانزانیوە ئێستا بمان دەکرێت کاکە ئەم جیهازە چ کارەساتێکی دروست کرد و چ کەتێکی ناوەتەوە. بەڵگەتان هەبێ بەڵگە چییە؟ دوستێ بەڵگەت بۆ بخەمەڕوو بەڵگەی هەندێک بۆ دەخەمڕ دوای باسی ئەوەش دەکەم کە ئەم جیهازانە چیان کردووە. ئەخر بەس بۆ ناکرێ بە بەڵگەوە نەبوو؟ بەڵێ چێ حاضر بە تەحقیقکە ئێمە خەڵکمان حاضر بۆ شایەدیدان. بنکەیەک لە شەقڵاوە لە سابووراوەی لە وێزگەی سێ جیهازەکە 1222 06 خەڵکی ئێمە بە شاهێدی نوێنەری کۆمەڵ نوێنەری یەگرتو نوێنەری پارتی کابرای عەرەبیش کە بەغدا هێندراوە سەر پەرشتی ئەم بنکەیە کردو ئەویش دەنگ دراوە ئەو کەسانە بۆ دەنجی بە تەنها کیانی کۆمەڵ داوە دەنجی بەکاری نەداوە. دوای کە دێن جیهازەکە وەرەقەکەی دەردێنی ئەشماری دەکە بە ئەلکترۆنی و دوای وەرەقەکانی کە لە سندوقەکە شاوێژاوە دێ هیچی بۆ کۆمەڵ تێدا نییە. نوێنەری ئێمە نوێنەری یەکگرتو تاواکەم نابێن من مۆرەک لەوادەم کاکوان باقولە مۆرەکە لە سەرۆنە چۆن دەنجتێ نامێنێ تەمەشاکە کاکە ینی دەنجی نەداوە گوایە تەمەشاکە هاتووە دەرێ دەنجی نەداوە بەکیانەکە ئەم وەرەقە نەهاتووە کاکە دەڵێ هیچ حساب نەکردووە چۆتە لای مەسوولی بنکەکە چۆتە لای ئەو برادەری عەرەب کۆمیسیۆن گوتی کاکە ئەم دەنگدانە ئەم زۆر دەنگدانە هیچ عیبی هەیە گوتی نە گوتی کا دەنگەکە ئەژماری نەکردو گوتی مەڵات بکەم ئەمڕۆ کۆمیسیۆن ینی ئەنی تەوێت چی کە بێنەوە ینی ئەوە تەماشاکە ئەوەی یەگرتو دەست سوێن دەخۆم ئەو خۆی یەگرتو ئەوەی کۆمەڵ دەست سوێن دەخۆم بەڵکەش دەمە محکەمەی اتحادیە بەغداد چەندی وامان هەیە موسەنامین چوو بوو نێگوت چووم ئەوەی کە بینیم بە چاوی خۆم نەمبینی تەزوید کرابێ لە جیهازەکەی نەبوو وای گوتی خۆ دەرنەفسم پێنی بیکەمەوە ئەو تەلەفۆن ئیجازەی تەماشاکە بندێ بەڵێ بۆ مەیکەوە نەمەیکەوە ئیجازم ئەوە ئامری زیرەکە باشە زانیش دەزانم خەڵک شەمی دەزانێ هەندێک بەرنامەی هەیە دایدەنێەوە بۆ ئەگەر ئەو بیانوانە هەڵبژاردن ئیجازە بدەیت هەندێک بەرنامەی هەیە دایدەنێەوە بۆ ساعتی 2 ساعت دوای خۆی لێ دێتەوە یعنی مەگەر شەریکی ئەپڵ کەسێک دەتوانێت بڵێ ئەم ئایفۆنە چی کردو ساعتی پێشێستا مادەم ئەو گومانە هەیە ئیدینابی هەڵبژاردن نەکرێت زانی بە بەڵگەی چی کرد زانی بەڵگەی چی کرد کاکی هێندێک لایەن بە ئاشرا بێمەیان گوتووە من پێم خۆش ئان قسە بکەن چکەم قسەوان ناکەم بە ئاشرا بێمەیان گوتوتێن کاکە پرۆژەیەک هەبووە ینی خەڵکێک سەرپەرشتی کردووە گوتیان کاکە ئەگە دێنە ئەمە پرۆژەیە بە قسەمان دەکەن ئەم دیزاینکردنەی پەرلەمان چێ پێگوتن دەبێ خۆیان بڵێن ئەگەر ئێوە بێن نام ئەم پرۆژەیە جەناب بوون 6 کورسی دەین دەنا هەردوو کورسی دەدەین یەکێک وڵا کابرا بابیڵێ بۆ ئەم بڵێم پێیان گوتن بەڵێ پێیان گوتی بۆ چون هەڵبژاردن نەچووبان نە پێش هەڵبژاردن نەوە دوای هەڵبژاردن چێ بۆ لایەنە پێم خۆشە پێم ناکە بەخوا دووسێ لایەنیش خۆم زانیسی کاکۆبان ئەمن نیم بە من نەگوت ئێستا بە من گوترابە دەمگوت فلان دەوڵەتیان فلان لایەنە بە منی گوتو کاکە بەڵێ وای پێگوتن خەڵک بەو شتانە باوەڕ ناکات یعنی بڕۆ ناکەت من پێتەڵێم بڕۆ ناکەت ئەو لایەنە چی پێ ڕاست کاکۆبان بە دەلیلی مەلموسی کێسە بۆم هێناوە دێها دەلیلمان هەیە لای مەکتەبی هەڵبژاردن ئەوان نابێنە ئەوان نابێت کاکۆ باشە تۆ قسەت کرد گوتت لە فلانە شوێن و لە فلانە تاوام نەکردو لەوەی جوابێت بەڵگە لەوەی زەقتر و مەلموستر کە دێها بەڵگەی ئەومان هەیە باسی ئەو لایەنان بۆ دەکەم دەڵم کاکە پێیان گوترا وەرن لەم پرۆسەیە بەشدار بن بەم شێوەیە ئەو لایەنە چییە بابە خۆی بیڵێ ڕەنگە بشکێ کاکە باسی بۆ دەکەم دەڵم کاکی خۆم ئەم جیهازە دانراوەتە بۆ کاتێکی موقەت 1000 دەرنافیش بێنی 1000 کەسی پسپۆریش بێ نازانین چی کردو برای بەڕێزم یعنی خۆ کاکە خۆمان ئەو قەزیان دەزانین ینی هەمومان دەیزانین ئەوانەیە کە نام پرۆسەیەن هەموو دەزانێت من شتێک لە دەست بدەم دەڵم خەتای من نەبوو مامۆستایەکی ناو لە خەتای مشی باش شتێکت پێ بڵێم باشە کۆمەڵی دادگەریەک دەکە با منی شتێک بڵێم ئیجازە بفەرموو پاتی ناڵێ غەدرم لێ کراوە یەشێتی وان ناڵێ باشە یەکگرتو وان ناڵێ ئەو کۆمەڵی جوا دەڵێ بەرێگە جوا دەڵێ هەڵ کاکە چێ ماوە باشە یانی چی بەکەس بڕوا ناکەی پێم ناوە دەڵێم کورێک پارتی دەڵێ قەدری گەورە لەم کراوە 39 کورسیش پێدراوە یەشی دەڵێ کاکە من هەر زۆر مەزلومە من بەتەمای 35 کورسی بوویمە
ئێجەوە بە قسەی خۆیانە دەبخسێ باشە یەک کەس نێ لەم هەڵبژانە ڕازی بێ ئێستا عەجەب بۆ هەڵبژانی زۆر پاک و بێگەرد ئێوە کۆ قسەی کۆمسیۆنە ئێمە ئەمڕۆ کۆمیسیۆن کۆمسیۆن نوێنەری لایەنەکانمان بان کردووە لە سلێمانی ئەمە سندوقەکان بە کەیفی خۆتان هەڵیژێرن باشە گومانتان لە کەمیان هی باوتان بکەین و لەو کاکە وڵای ئێستا هەر موبایلێ بە قورئان بەڵگە ئێستا من زەرز بۆ یەکەشی دەکەم دێ سەرمەوە هەموو دنیا بێ بزان زانی تەلەفۆن بۆچی کردووە کاکە کاکەوان ئەمە زۆر وازەحیانی پاش سێ ڕۆژان پاش سێ ڕۆژ ئینتیخابەت 4 ڕۆژ ئینتیخابەت هاتون جیازێکیان هێناوە وڵا وەرن تەماشاکەم بزانن هیچی لەگە کراوە دەنگتان بۆ ژمێرنەوە دەنگتان بۆ دێنە دەرەوە فەرمەوە دەنجیت باشە پرسیاریشتر بڵێ لە 2010 109,000 دەنگتان هێنا بەڵێ 2021 64,000 دەنگتان هێناوە ئەوە تەمەن لە ئەو 64 لە 5 بازنەی بووە باشە لە کۆی 12 بازنەمە لە 5 بەشدارمان کرد ئەخنا هەرێمی کوردستانوانە با بەهرێمی کوردستان بۆ بەغدا بوو دەزانم لە هەرێمی کوردستان لە هەمووی لە هەڵەبجە بەشدارتان نەکرد لە بە سلێمانی بەشدارتان نەکرد لە دوان لە تەماشاکرد ئێمە لە سنی بەشداریمان کرد لە هەڵەبجە باڵێ لە سلێمانی لە سێ بازنە باشە لە هەولێر لە دهۆک نا لە دۆ بەشداریمان نەکرد بەشدارتان نەکرد ئەها 64,000 دەنگتان هێنا بەڵێ بۆ ئەو کات ئەو دەنگتان ئەو هازوڵان نەبوو بڵێن تەزویر کرایە وا کرایە بۆچی لێهی ئێستا عینە 64,000 دەنگتان هێناوە ئەو کاتیش واڵێ یەکەم ئەم 64,000 تەنها لە 5 بازنەی بووە باشە لە حوتی بەشداریمان نەکردو ئێمە ئەگە هەروە بکێ پێوەەر ئەمن یەک لە بارخم لەو بازنی هەولێر کە بازنی چوارە 5,000 دەنگم هێناوە ئەو کاتە کە زناب دەفەرمی جگە زەر و تەقسیمی کرد لەگەڵ ئەگە هەر چوار بازنەی هەولێر لەگەڵ دابێ یان 6,000 کاکە 40,000 چی لێ هادەمە دەنگ لەو پێت وایە ئەبێ عەبدوسار مەجید هەر 5,000 نەوەڵە کاکە 5 تویان هەڵبژات بێ ئەو جارە تویان بەدڵ نەبێ بڵێ من هیچ بەو نادەم هیچ ڕوویندا بوو ئایلات کاکە ئەمە 10,000 لەو پازەی دەم زەرێک لەبەری بەدڵیان نەبوو ئەمن بوون منە لێ دوانێکمدا هیچ نەبوو ها لە 2001ەوە تا ئێستا هیچ نەبووە ینی شتێک نەبوو بەڕاستی مای بکە کابر دەنگ پێێنەدا بەڵام دامان ناکاکە من هەڵم کەم کوڕیم زۆر بووە 10,000 هاتمە خوارێ یکاکە بە زەربی 5 دەکات 20,000 بەزەم بهێنم ئێستا کۆمەڵ بە 20,000 ناوە هەر معقولە کەس بڕوا دەکا باش با من یەک ینی زین شنە کۆمەڵ چی کردو لەم ماوەیدا بەڕاستی منان کەم کوڕیمان نییە بەخوا بە سەرکردایەتی خۆشمان باسمان کردووە کەم کوڕیمان هەیە پێویستە بە خۆدا بینەوە بۆ کۆبنەوەیەکی تایبەتی سەرکردایی دەکەن بۆی بزانین داخوا ئەی بۆ کەم کوڕەکان ئێمە من ناین ئەم ئەوەی کە ڕوویدا هەموو بخێمە سەر تەزویر بەڵام ناکرێ بەڕاستی ئەم قەزیە ساختەکاریە بەرنامە بۆ داڕێژراوە نەخشە داڕێژراوە زۆر گەورەی ئەوکی داپۆشیوە قەزێکە ئەوەی ئەو زڵمە و قەدرێکە لە کۆمەڵ زۆر گەورەی کاکۆبان ئەوە نییە ئێستا کاکە من 10,000 کەم کرد بە 5 کەم کرد دەم کاکە بەخوا خەتای خۆمە بەزان معقول کو جناب دەفەرمی من ئێستا 110,000 هێنا بێ 64,000 ئێوە دەتانزانی واللهی جیهازە باشە دەشتانزانی بەو شێوێ دەنگ دەدرێت هێشتاش ڕازی بوون کۆمسیۆنی عێراق باوەڕتان بە کۆمسیۆنی هەرێمی کوردستان نەبوو ئێستاش باوەڕتان بەهی عێراق کۆمیسیۆن ماوەی بەسەر چوو بوو کارێک پەرلەمان بووم بەڵام هەر لەگەڵی نین ماوەی بەسەر چوو کۆمیسیۆن باشە ناڵێن هەر تەزویر کراوە لەی کوردستانیش خۆتان هەر تەزویرکە ئێوە لاچوو ئێزە باسی ئەوی 2021 ناکەی کۆمسیۆنی ئەوەش باسی 2021 ناکەی هەری عێراق ئەدێم بەڵگەم نەخستە ڕوو ئەو کاتێکن کاکە وەرن ئەو بە بەڵگا بە بەڵگەی کورسەر کۆمیسیۆنی عێراقی ئەو کاسە پەرژی هەڵبژاردنەکانی عێراقی دەکرد کە بی هەرێمەوە کاکە 2400 کەس نەمدا دادگەکە کاکەوانە زیاتر لە دەنگیشان داوە بەڵام نەتانگوت دیزاین کراوە دیزاین نەکرد بەس تەزویر کرابوو ئەتۆ خۆت گوت هەمووی تەزویر کراوە دەڵێن لایەنەکانی ئۆپۆسیۆن لە هەرێمی کوردستان ئەوەندەی دەنجیان زوڵاڵە بۆ خەڵکی خۆیان و دام و دەستگاکانی خۆیان ئەوەندە دەنجیان زوڵال نییە بۆ دام و دەستگاکانی عێراقی چون ئەدیوە سە باس عێراق ناکەین ئێمە ئێوە ئێستا باسیەکان بەڵام هەر خۆتان هەر خۆتان مەبەستم ئۆپۆسیۆنەکە لایەنەکانی ئۆپۆسیۆنە هەر خۆتان واتان لێکرد کۆمیسیۆنی عێراق بێ هەر خۆتان بۆ نمونەواتان لێکرد بکرێتە 4 بازنە بێک بازنەی ڕازی نەبوون هەر خۆتان دەنجی کۆتاتان کەم کردەوە هەر خۆشتان گوتان لەم هەڵبژاردنە تەزویر ناکرێ پاکترین هەڵبژار نەبێ باوەڕ بکە ئێستا لە شاشەی کورسان 24 ئەوانە هەموو شتی خراپ بوون لێ درێ ئەوانە هەموو شتی خراپ بوون باشە ئێستا لێ ناڕازین لێ ئێمە کۆتا کەم کراوە بوون ناڕازین نا ئێستا لەو کۆمیسیۆنە ناڕازین بەڵێ ئێستا هەر لەو کۆمیسیۆنە ناڕازین ئێمە لەو دیزاینی کە کراوە ناڕازین با شتێکت پێ بڵێم ئەوە زانیاری دقیقە بەڵێ
لە کۆتاییەکانی مانجی هەشتی ئەمساڵ کۆبوونەوەیەک لە سلێمانی کراوە بەڵێ لە 20 21 24 26 ئاب بەڵێ باشە ئێران تایدا بەشدار بووە چی تێدا بەشدار بووە لایەنەکانی کۆبوونەوە یەکێتی کۆمەڵ هەڵوێست گۆڕان سۆسیالیست نەوەی نوێ یەکگرتووە کورسەکانیش چۆن دابش کراوە 7 کورسی بۆ کۆمەڵ 8 بۆ گۆڕان 5 بۆ هەڵوێست 2 بۆ سۆسیالیست بەڵام یەکگرت و گوتی ناسمە بەرەیە کە ئێمە تێدا نەبووین تێدا یەکلای ببینەوە نامە تێدا نەبووین ئەڵێ ئەوانەی کە دەرنەچوونە فشار لە حزبەکانەکەنەوە بەڵێنتان بێ ئێمەدا بوو کورسی تا مسۆگەرە بەڵام ئێستا دەرنەچوین حزبەکانیش ناچارن ئەو هەڵوێستتون دەبنوێنن یعنی ئێمە بە خەڵکو زەماری خۆمانمان گوتووە کورسیمان مسۆگەرە وا دەڵێ ئێ تەحەدا دەکەم ئێمە لەم هاوشێشانەدا نەبووین دوو تەحەدا دەکەم یەکێک لەوانەیە کە لێ بوو بێ ئەلێرانە بەرامبەرمان ڕوبەڕووتی بەرکاکە تێدا بوون تەحەدا دەکەم ئەو کاتێک کۆمەڵ حەق وایە بەڕاستی سەری خۆی هەڵگری بە حزبەکەی خۆشی و هەڵوەشێنێتەوە و چکە بەڕاستی ئەمە هەزار جاری کەژمە بێتە پێش وەڵڵاهی بیلاوە تەڵڵاهی باشە هەموو کورسەکانی پەرلەمانمان دەنێ ئێمە ناچینە هاوچێشی ئەمە ئەوەوە باشە من بێت کە نایاسایی هەنا شەرعیە حرامێکی گەورەیە باش با پرسیارشکت لێ بکەم ئایا عێراق و سەرۆکی کۆمسیۆن و ئەو لایەنێک کە سەپۆرتی عێراقەکات پێت وایە دەنجی پارتی زیاد بکەن پێم خۆشەوەکو عەبدستان مەجید نەوەکو باش واجواب بدەمەوە ئەمن بم ئەمن بم دەسەڵات نیوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بەلایانی کەم بەدەست من بێ ئەگەر هەڵبژاردنێک بکرێ ئاوا نەخشەی بۆ دابڕێژرێ ئەم ڕازی نەبم لێ دەگرم بکرێ ڕازی نەبوو پارتی ناکرێش دوای ڕازی کراوە ڕازی چۆن کرا کە ساختەکاری نەکرێت ئەو دیزاینە هەڵبۆشێتەوە پارتی خۆڵێ ئەڵێ دیزاینێکە بۆ ئەوە دەبێت بەڕاستی پرسیار لە خۆیان بکرێت بەڕای ئێمە بەنسبەت ئێمە هەڵنەبەشاتەوە بە ئامان گیراوین و زۆر قەدەچی گەورەمان لێکراوە بەنسبەت خۆمان دەڵێت چێ لێ کردوون ئەوەی ئەو بەرنامەی دانەوەی نەخشەی جەناب باز دەکەین نەزانم دەڵێ خەڵکی دانیشتن کەم هەر لەوێ نەبووین ئەگەر وابێ نازم ئەگەر ڕاست بێ ئەو ڕۆژانێک کە دەفەرمووی ئەوانە دانیشتن و بەرنامەیان دانا و کورسەکانیان دابەش هەر ئەمانە هێ خۆمانە بۆ دەنجی خۆ پژگیری پارتیش ناکەن پژگیریمیان کردەکەمان دیارە جارێ زین چ جارێ باش شتێک ڕوون بێتەوە شتێک ڕوون بووە ئەگەر لەوەی کە باز دەکەی ئێستا زۆر خەڵک چێ بە شتێکم لایە پێم خۆشەوەم بۆ یەک لای بکەیتەوە بابڵێ مام ساعلی باپیر ئەڵێ پێیان گوتوین ئەتوانین شتێکتان بۆ بکەین ئەمە نەمزانی پێت خۆشە دەنگەکە لێ بدەم ئەمە نەمزانی بەخشلێ هەندێک وڵاتی یەقیمی داوایان لە ئێمە کردووە باشە ئەمە مەسەکە دەڵێ ئێمە مەقسەدی خودی خۆی نییە کە دەڵێ ئێمە جیاوازە کە بڵێ بە منیان گوتو جیاوازە ئەم لەوانەیە بە ئەندامی سەکودایەتی گوتراوی پێت خۆشە دەنگەکە لێ بدەم نە پێویست ناکەس کە بخۆم جێم لێ بووە چه پێ بە ئێوەی گوت بوەرم باش شتێکتان بۆ بکەین من نازانم بەس دڵنیا بە مامۆستا علی باپیری شەزانێ بە خودی مامەسای نەگوتراوە بەڵام ئەو کەسەر بە مامۆستا ئایا ئازە تەمەشاکە ئایا ئەمە ڕاستە ینی کابرەکە گوتی دەتوانێت کاگێ بام پرسیار جەناب بکەم ینی ئەو لە حسابمان بۆ ئەوەش نەکرد بە وڵاتانی ئەقلیمیانەی کە داوای ڕاستی بام شتێک پێ بڵێم ئەمن بوون من لەگەڵ ئەوەم کە تیمێکی زۆر گەورەمان هەبات چوبین لە بەغداش کاتمان کردبای و حەقمان بەدەستێ ناباوە تیمێکی سیاسی گەورەمان هەبووە دەڕووی سیاسی و مەسم بەڕاستی هەوڵماندا بە کە مەزلومیەتی کۆمەڵ مەغدوریەتی کۆمەڵ بگەین بە هەموو لایەک بە وڵاتانی شو بە ناوخۆشمان و ئێمە ینی ئەگەر بەم شێوەیە کورسێکمان بۆ بێتەوە دومان پێ بێت دەمان بۆ بێتەوە بەڕاستی ئێمە شانازی پێوە دەکەین بەڵام لایەنێک یان لایەنێک وڵاتێک ناخ بەو تەریقە قانونی شەرعی خۆمان بەڵام لایەنێک یا دەوڵەتێک بێ بڵێ کاکە وڵا کورسێک یان 20 کورسیش دەدەمێ بەخۆ ئەمە بۆ باشە لایەنێک پێم بۆ ناڵێن بۆ ئاشکرای ناکەن کە چ پێ من بڕاب بکەم خۆم ئەندامی مەکتەبی سیاسی برادری سەرکردایەتیم دەبڕاب کە نازانم چیە بەچی گوت نزیکترین کەسشی لە مامۆستا باپیر نەخۆمە قەزەی حزباتی علاقی بۆ نزیکاتی وەنیە ئەنی من وەزیفەکەم ئەوەیە کە وەزیفەکەم ئەوەیە کە برادری سەرکردایەتیم ئەو برادێک کە باسی ئەمە دەکا ئەمە نازانم چیە پێی گوتووە بۆ نمونە نازانم چیە ئەنی چۆن بڵێم ئێستا وڵای ئەمە ئێران بوو یا عێراق بوو یا تورکیا بوو یا پارتی بوو یان چێتی بوو کاک عەبدوستار ڕێزم بۆ جەنابەت وەکو کاک بەڕێز عەبدوستار بەڵام قەناعەتم بەو مبەڕڕانە نەبوو جەنابەت نەتوانی قەناعەت منێکی ڕۆژنامەنووس بهێنی یعنی قەناعەت دەزانین چونەگە قەناعەتێکی مسبەق لای خوددانا قەناعەت نەکەی ئەو حەقیقەت لە ڕەنگە وایە یعنی دەزانین چۆنە وەکو ئەو جیهازەی نییە وەکو جیهازێک کە دانراوەتەوە یعنی مەسەڵەن ئەوە خۆت مەبەرمەس کرد بێ لەسەر ئەوەی کە قەناعەت نەکەی بەس گرنگی خەڵکو جەماوەر یعنی قەناعەت بکە ئەم پێ دەڵێم چێ وای پێ گوتون ناڵێ
ئەو دیزایانی داکردووە نایڵێ کەنەیڵێ تەزویر چۆن بووە نایڵێ خۆتان باسی تەزویرم کردووە کۆمیسیۆندا دەڵێن دوای تەزویرم کردووە بڵێم کاک عەبدولستار کەسێکی زۆر باشە دواتر بسۆڕێمە بڵێم کاک عەبدولستار کەسێکی خراپە ڕێکوکۆوەیە یعنی چۆن من تێناگەم ئێستا تو باسی بەڵگەکانی تەزویر نەکرد باسی بەڵگەکانی تەزویر نەکرد بۆم باز نەکردی یەک بنکە حەزەکە 20 باشە کۆمیسیۆنیاڵە بێم نەتی وەرن دەنگتان بۆ ئەژمار دەکەنەوە باشە موسەن ئەمین نەچوو نەیگوت هیچمان نەبینی باسی سۆفتوێر و هاردوێر و ئەم شانەیە کرد خۆ دەرنەفیس ناچم باسی سۆفتوێر و هاردوێریان نەکرد باشە کۆمیسیۆن نوێنەری ئێمە داوای سۆفتوێر و هاردوێرەکەی کردو کە کاکە بماندنی ئێمە با بخۆمان بە تیمێکی مختص بابین تحقیق دەکەین ناندا بوو زانانی چیان گوت بوو پێی من دەسەڵاتمانی ناتوانانی ئەوتام دێنێ کۆمیسیۆنی ئێستام دەرم کاکە ئەم مۆبایلە بەس پاسەکەی نوێنێری چەند لایەنێک بووین چوین چوون ئەمیش باسم کرد خۆشتان ئێمەشی لەگەڵدا بووە ئێوەش لەگەڵ داوامان کردو کاکە داوای یخدو خۆ کاک کۆبانکە کابرا ئەوەی کرد داوای دەکەی نەداتێ بەزم دەپرسیمەوە یانی چی یاوانشڵی موسەنامین خۆی گوتیەوەی ئەوی ویسمان لێ دایان بێمە بەسم بەزەوەی ئەو جیهازەی بکەوە ئاوە تەمەشاکەی وڵاوە تەزویرکەواتیان گۆ لام شتێک بەگومانن کاک عەبدولستار ئاخر لە بەرەوەی بەڵگەمانی لەسەروی کە ساختەکاری کراوە بۆیە هیزای چۆن هەموو دنیاش ڕاست بێت بڵێ نەکراوە سپاس بۆ پەرست عەبدولستار ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵ دادگەری کە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.